ئەم ئاژەڵە دەگمەنە ئەسپی ڕووبارە بەس لۆ کاتی خواردن دێنە دەرەوە زیاتر لە ناو ئاون ڕۆژانە نزیکەی 17 کاتژمە لە ناو ئاون بەڵام گەورەکەیان ئێستا بێچووی لە زگا ناتوانین نزیکی بینەوە بەڵام لە کاتی خواردن دێنەرەوە زیاتر عەزیان لە شووتیە. خەپۆ ئێمە بەڕاستی یەک لە ئامانجەکانمان ئەوەیە هەستین بە کۆکردنەوەی زیاتر لەو ژمارەیەکی زیاتر لەو ئاژەڵانەی کە بە دەگمەن و هەروەها مەترسی لە ناو چوونیان لەسرە لەوانە ئەو ئەسپی ڕووبارە واتە فەرەسن نەهەڕ یانیش ئەسپی دەریای پێ دەڵێن زۆرجار ئەو ئەسپی دەریایە توانیمان لە ئەفریقا لە ڕێگای مسرەوە جووتێک نێرومەیەک بینین و بە خۆشحاڵیەوە دانەیەکیان لێرە زیاد کرد لێرە لە خلالی لە ماوەی 2 ساڵدا یەک دانەیان دەبێت یەک جار زاوزێ دەکەن زیاتر لە 18 سەعاتیش لە ناو ئاو دەبن جووتبوونیان زاوزەیان بە بڵێن هەموو شتێکیان لە ناو ئاوە حتى بەچکەکەیان لە ناو ئاو شیر دەخواتن سبحان الله ینی شتێکی وایە غەریبە زۆر حتى شیرەکەی کە لەگەرێک ئاوی شتێکەڵ نابی هەروەکو با بڵێن حوت و نهنگ و شتی وایە طبعاً ئەوە یەکێکە لەو ئاژەڵانەی کە زۆر لە هەمان کاتدا مەترسیدارە و لە هەمان کاتیشدا دەتوانی مرۆڤ دۆست بی لە مرۆڤدا نزیک بیت یعنی ببتە ماڵی ئەمە توانیتمان بە کادرە وەکو دەڵێ خزمەتگوزارەکانی ئێرە توانیتمان وایان لێ بکەین کە لەگەر مرۆڤدا زۆر نزیک بن و لەبەرەوەی نەبرسیمان کردینە وانە وەمان کردیە شوێنەکەیان شوێنێکی نەگونجاو بیت شوێنەکەی زۆر گونجاوە ئاوێکی باشمان بۆ دابین کردیە جگە لە خواردنیش ڕۆژانە لە 60 تا 80 کیلۆ خواردنی سەوزە دەخواتن و تەمەنیشیان دەڕوا هەتا 50 ساڵ دەڕوات ئەوانە تەمەنیان نزیکەی 7 ساڵ 8 ساڵە و بەچکەکەشیان ئەوە ئێستا دەبێتە ساڵێک لە ڕۆژی یەکەمی ساڵی کۆچی لەدایک بوو ناومە لێنایە کۆچە یەکێکە لە وەکو دەڵێ خۆشەویستەکانی ئەو باخچەیە.